ئەزیزانم، پێشکەشە بۆ کەسانی کە هاوڕێکانیان لە ژیان ماون و پێشکەشە بۆ کەسانەشی کە وەکو من دوای 20 ساڵیەکێ لە هاوڕێکانی بە بۆنەی ئەم کۆڕەی شاری کەرکووکەوە بینی. کاک ئەردەڵان کارمەندی تەلەڤیزیۆنی کەرکووک نزیکی 20 ساڵ بوو نەمبینم، وەڵای وابزانم 15 و 20 ساڵ بوو نەمبینم بە بۆنەی کۆڕەوە بینیم. بەڕاستی خۆشحاڵ بوو، نمونەی هاوڕێتی وەفا. پێشکەشی هەموو ئەو هاوڕێیانەش بێت کە زۆربیان ئاگایان لە هاوڕێکانیان نەماوە و کاتێک ئەبینن لە پۆستێکی فەیسبووکە کۆچی دوایی کردەوە. پێشکەشە بەوانەشی کە لە زانکۆکانە هاوڕێکانیان بەجێ دێڵن و ئەزانم دڵیان چەند پڕمەراق. پێشکەشتان جام بە قوربان خۆت و دیارەکەت بوو، ئێستا دوای شارە بەسەر چە خۆت جوانترین دیاریت بەس کامەی وەڵڵاهی ناتبینم بە قوربانە. هاوڕێیانم ئێستا لە کوێن بێهەواڵم لە هەواڵتان. ئەگەر ئەم شیعرەم ئەبیستن بۆم بنووسن چۆنە حاڵتان، بۆم بنووسن چی ئەکەن و ئێستا لە کوێن لە کام وڵات. ڕاستی بڵێن ئێوەش وەک من خەمی ڕۆژگار ڕۆحتانە خوات. ڕاستی بڵێن ئێوەش وەک من، ڕاستی بڵێن ئێوەش بیری ڕابردووی هاوڕێتی ناکەن. ئەگەر ئێستا خەمتان هەبێ لەکوێ و لای کێ باسی ئەکەن؟ ئەخۆ ئێستا چەندتان لێرن، چەندتان ڕۆشتون بە بێدەنگی، چەندتان لوقمی بەختەوەری و چەندتان لێرە بە دڵتەنگی. خۆزگا ئێستا ئەتانزانی دووریتان چی بە ناخمەکات. ڕاستە لەبەر چاوم ون بوون، بەڵام دڵم بیرتان نەکرد. پێشکەشتان